ڕەشوەی ساز یەکێکە لە کەسایەتی جوانەکانی هەولێر کە ڕۆژانێک بەدەست و پەنجەڕەنگینەکانی لە شەقام و شوێنە گشتەکان سازی دەژەنی و گۆرانی بۆ دەوتن. داخەکەم ئێستانە دەنگی خۆی دەبیستین و نەسازەکەی و شەقامەکانیش بێنازی ڕەشۆیان پێوە دیارە. حەوت مانگ بەر لە ئێستا بەهۆی جەڵتەی مێشکەوە دەکەوێتە سەرجەکە و پزیشکەکانیش لە نەخۆشخانە ئیزنی دەدەن و دەینێرنەوە ماڵەوە. 964 لە هەواڵی ڕەشۆی پرسی و لە نزیکەوە سەردانی کرد. بەداخەوە بەهۆی نەخۆشیەکەیەوە بە هیچ شێوەیەک نەیتوانی قسەمان بۆ بکات. سعدی ئەحمەدی برای پیوتین دۆخی تەندروستی هیچ باش نییە. ئەوە حەوت مانگە بەو جۆرە ماوەتە و توانای جوڵەشی نییە. پزیشکەکانیش پیانوتین چارەسەری لێرە نیە و پێویستی بە دەرەوەی وڵاتە. وەک لە دیمەنەکاندا دەیبینن ئێستا ڕەشۆ 2 ئامێری پزیشکی بۆ دانراوە و بە وتەی براکەشی 7 جۆر دەرمانی هەیە و هیواش دەخوازن بتوانن براکەیان بەرنە دەرەوەی وڵات و چارەسەری پزیشکی بۆ بکرێت. ڕەشید ئەحمەد 49 ساڵ تەمەنیەتی و بەبێ جیاوازی لە ناو کوچە و کۆڵانەکانی هەولێر ڕۆژانێک گۆرانی دەچڕی و هەمووانیش خۆشیان دەویست.